بەخوا ڕۆژێک دێ براکانم بەسەرمان بە باسکردن و ناوهێنانی ئازیزێکمان دڵمان ژان دەکات، خەمبار دەبین، بێتاقەت دەبین. جا ئەگەر لە دنیادا کەسێک ئازاری کەسێکی دابێ، ناڕەحەتی کرده بێت، زۆر خەم دەخوات، زۆر خەمبار دەبێت. شەوێک بە دوای جەنازەیەکەوە بووین، خوای گەورە لێی خۆش بێت، کەسێک لەو کەسانەی کە لەگەڵ خۆمدا بوو هەر ئاخی دەکرد و ئۆفی دەکرد و خەمی دەخوارد، هەناسەی هەڵدەکێشا. وتم فڵان کەس بۆوە هەناسە هەڵدەکێشی؟ گوتی زۆر عەزێتی ئەم پیاوەم داوە، زۆر ئازاریم داوە، ئێستا ئەو وجدانم ئازارم ئەدات، زۆر عەزێتیم دا، زۆر ناڕەحەتم کرد، زۆر خەمم دا پێی، ئێستا بێتاقەتم، بەس تازە کار لەکار ترازە، نە تازە بە ئاخ و نە بە ئۆف و نە بە هەناسە هەڵکێشان تازە ناتوانیت ئەو کەسە دڵخۆشکەی، چونکە ئەو کەسە لە دەستدا. بۆیە ئەگەر لە خۆت بێ قەدریان بزانە هەتا زیندون. بەخوا ڕۆژێک دێ داوای لێبوردن دەکەی بەڵام فریا ناکەویت، چونکە لە ناکاو کاتێک دەزانی تەلەفۆنت بۆ کرێ فڵان کەس مرد، تەواو فریای گەر نازاوی لێ بداوە لێبوردن ناکەوی، چونکە کار لە کار ترازاوە. هەمومان هەواڵمان بۆ نەهاتووە، لە پڕێکا تەلەفۆنمان بۆ هاتووە فڵان کەس مرد،